بناوی خوای گەورەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان بە ژمارە باز لە نەشڕافەتی داهاتینەوت و بەهەدەردانی داهاتینەوت لە کابینەی نوێیەمدا دەکەین. دەرە لە 4 ساڵی ڕابردوودا لە کابینەی نوێیەم بە بەهای نزیکەی 40 میلیارد دۆلار نەوت فرۆشراوە. لەو ڕێژەیە حکوومەت 13 میلیاری بۆ ماوەتەوە بە داتا دەیخینە ڕوو. بەڵێ ئەگە سەرەتا لە کارنامی کابینەکۆ دەست پێ بکەین کابینەی نوێیەم کە بانگەشەی شەفافیت دەکات لە یەکێک لە خاڵەکانی کارنامەکە باز لەوە دەکات چەسپاندنی شەفافیت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆیەکان و دامەزرانی سندوقی داهاتە نەوتیەکان. دیارە لەم ڕۆژە شکستی هێناوە لەبەرەوەی کە نەتوانراوە شەفافیت بچەسپێنرێت لە بواری نەوت هەتا پەرلەمانی کوردستانیش بە وەردەکاریەوە ئاگداری داهاتینەوت نەبووە تەنها ئاگداری ئەو بڕەبووە کە نێردراوە بۆ وەزارەتی دارایی. اینجا داهاتە ناوخۆیەکانیش بە هەمان شێوە ناشەفاف بوون و سندوقی داهاتە نەوتیەکانیش کە لە ساڵی 2015 یاسایەکی تایبەتی بۆ دەرچووە و یەکێکە لە خاڵەکانی کارنامەی کابینەی نوێیەم تاکو ئێستا سندوقەکە دروست نەکراوە. نەبوون یاسای بودجە کە لەم 4 ساڵی کابینەی نوێیەم یاسای بودجە نەبووە، ئەمەش دەلالاتە لەسەر ناشفافیەتی ئەم کابینەیە لەبەرەوەی کە بە میزاج و لە دەرەوەی یاسا داهاتەکان خەرج کراون. بینێ سەر داهاتینەوت کۆی داهاتینەوت لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەم داهاتانە داتای فەرمین داتای دیلۆیتن لە ساڵی 2019 کۆی داهاتی نەوت 8 میلیارد و 438 میلیۆن دۆلار بووە. پشکی حکوومەت یاریێم لەو ڕێژەیە لە 8 میلیارەکە 3 میلیارد و 142 میلیۆن دۆلار بووە. پشکی کۆمپانیەکان 5 میلیارد و 296 میلیۆن دۆلار بووە. واتە لە 2019 سەدا 34 داهاتینەوت بۆ حکوومەت یاریێم بووە لە سەدا 66 بۆ کۆمپانیەکان و خەرجی ڕۆشتووە. لە ساڵی 2020 لەبەرەوەی کە کۆرۆنا هەبوو داهاتینەوت کەمی کردووە. کۆی داهاتینەوت لە 2020 4 میلیارد و 443 میلیۆن دۆلار بووە. لەو ڕێژەیە 2 میلیۆن و 345 میلیۆن دۆلار کە ڕێژەی لە سەدا 53 بۆ حکوومەت گەڕاوەتەوە. لەبەرەوەی لەو کاتەدا شایستەی کۆمپانیەکانە دراوە ڕێژێکی زیاتر گەڕاوەتەوە بۆ حکوومەت و بۆ کۆمپانیەکان پشکی خەرجی کۆمپانیەکان 2 میلیارد و 98 میلیۆن دۆلار بووە کە لە سەدا 47 بووە. 2021 بەم شێوەیە بووە داهاتینەوت لە 2021 بڕەکەی کۆی داهاتەکە 9 میلیارد و 125 میلیۆن دۆلار بووە. لەو ڕێژەوەی کە بە حکوومەت گەڕاوەتەوە ڕێژەی لە سەدا 43 کە 3 میلیارد و 964 میلیۆن دۆلار بۆ حکوومەت گەڕاوەتەوە ئەوەی کە بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە کە پشکی شێر بووە لە سەدا 47 بووە 5 میلیارد و 161 میلیۆن دۆلار بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە. لە ساڵی 2022 کۆی داهاتینەوت ڕێژەکەی زۆ بەرز بووە، بەرزسیناسی تۆمار کردووە کە 12 میلیارد و 422 میلیۆن دۆلار بووە. لەو ڕێژەیەش 5 میلیارد و 709 میلیۆن دۆلاری بۆ حکوومەت یاریێم بووە کە ڕێژەی لە سەدا 45 و 6 میلیارد و 712 میلیۆن دۆلاری بۆ کۆمپانیەکان بووە کە ڕێژەی لە سەدا 55. تێگرای فرۆشتنی داهات لەم کابینێ دیارەم کابینێ لە مانگی حەوت لە دەی حەوتی 2019 دەست بەکار بووە. ئێمە لەو کاتەوە حسابمان کردووە تاوەکو ئێستا کە چەند چەند نەوت فرۆشراوە چەند بۆ حکوومەت گەڕاوەتەوە لە مانگی حەوتی 2019 تاوەکو 1 2023 بەم شێوە بووە. کۆی داهات ئەوەی کە فرۆشراوە 38 میلیارد و 874 میلیۆن دۆلار بووە. لەو ڕێژەوەی کە بۆ هەرێم ماوە ڕێژە لە 35 داهاتەکە بۆ حکوومەت یاریێم ماوەتەوە 13 میلیارد و 789 میلیۆن دۆلار و 296 هزار دۆلار بووە. ئەوەی کە بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە بەشی زۆری بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە کە لە 38 میلیۆن دۆلارەکە 38 میلیارد دۆلارەکە لە سەدا 65 بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە کە 25 میلیارد و 87 میلیۆن دۆلار و 237 هزار دۆلار بووە کە بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە. واتە بەشی زۆری داهاتی نەوت بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە. دیارە ئەو داهاتی کە باسمان کرد داهاتە لە مانگی حەوتی 2019 تاوەکو 1 2023 و لە 2023 لە سێ مانگی 2023 حکوومەت یاریێمی کوردستان بای نزیکەی 2 میلیارد دۆلار نەوتی فرۆشتووە. بەڵام لەبەرەوەی کە کۆمپانیای دیلۆیت هیچ ڕاگەندراوێکی بڵاو نەکرێتەوە نازانێت چەندی بۆ حکوومەت گەڕاوەتەوە و چەندیشی بۆ کۆمپانیەکان بووە. بەڵێ چەند سکاڵایەک لەسەر کەرتی نەوتی یاریێمی کوردستان هەبوو لە کابینەی نوێیەم. دیارتیان سکاڵاکەی دادگای فیدراڵی بووە، دواتر دادگای فیدراڵی برای لەسەر نەوتی یاریێمی کوردستاندا لە
15 شوباتی 2022 کە بڕیارەکەی ئەم خاڵان لە خۆی دەگرێت کەمیان نادەستوربوونی یاسای نەوتوغازی هەرێم و هەڵوەشاندنەوەی کە لە ساڵی 2007 دەرچوو بوو پابندکردنی حکوومەت هێرێم بەڕازکردنی تاوی بەرهەمینەوت و پێداچوونەوە بە هەموو گرێبەستە نەوتەکانی هەرێم و پچکی هەرێم لە بودجەی گشتیدا دیاری بکرێت و گەشتنی باوڵاتیان گەرانتی بکرێت دەر لەو کاتەدا حکوومەت هێرێم ئەم بڕیارەی دادگای فێدراڵی ڕەت کردەوە. بریارێکی ترکە حکوومەت هێرم نەیتوانی خۆی لێ بزێتەوە بریاری دادگای ناوبژیوانی پاریسە بە هەمان شێوە لە مانگی شوباتی 2023 دادگای ناوبژیوانی پاریس لەسەر سکاڵای عێراق کە لەسەر تورکیا تۆماری کردبوو لەبارەی نەوتی هەرێمەوە بڕیاریدا بریارەکەی دادگای ناوبژیوانی پاریس ئەمە لە خۆ دەگرێت تورکیا ملیارێک و 471 میلیۆن دلار قەرەبوو بە عێراق بدات بریارەکەی دادگا باز لەوە دەکات تورکیا بەبێ وڵاتی عێراق ڕێگەی بەهەناردەکردنی نەوداوە ئەمەش پێشێلکردنی ڕێکەوتنی ساڵی 1973 کە تایبەتە بەهەناردە و گواستنەوەی نەوتی عێراق لە ڕێگەی تورکیاوە دیارە دوای ئەم بڕیارە بە ناچاری حکوومەت هێرێم لە ژێر فشاردا ڕێکەوت لەگەڵ بەغدا و نەوتی هێرێم لە 25 سی 2023 وەستێنراوە دیارە لە بودجێ عێراقیشدا حکوومەت هێرێم پابند کراوە 400,000 بەرمیل ڕۆژانە لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێت ئەگەر هەناردەش نەکرا بۆ ناوخۆ بەکاربێنێت ئەوەی کەبینی تان شکستی کابینەی نوێن بوو لە بواری ناشەفافیت و بەهادەردانی داهاتینەوت بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ